هاوڵی خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیمامی ئەبوو ذەڕ دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆمەڵێک وەسیەت و فەرمانی بە من کرد ئەمەڕەنی بحب المساکین والدنو منهم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکێک لەو شتانەی کە وەسیەتی کرد بۆ من کە فەقیر و هەژارەکانمان خۆش بوێت و لێشیان نزیک بینەوە. بەڵام زۆرێک لە خەڵکی ئەمڕۆ بە پێچەوانەی ئەم حەدیثەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەڵسو کەوتەکە ڕقی لە هەژارە و لێشی نزیک نابێتەوە بە پێچەوانەی حەدیثەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بەداخەوە ئەمڕۆ لوتبەرزی پۆز لێدان لە خۆبایی بوون لەناو کۆمەڵگادا ڕۆژ بە ڕۆژ زیاتر پەرەدەسێنێت. کەسانێک دەبینیت گاڵتە بە فەقیر و بە هەژار دەکەن. فڵان کەس ماڵەکەی خۆش نییە، فڵان کەس سیارەکەی جوان نییە وەک سیارەکەی من. وا دەزانی ئازایەتی خۆتە. بۆیە بەو کەسانە دەڵێم کە گاڵتە بە هەژارەکان دەکەن لە ئافرەتان بە تایبەتی پاشان پیاوانیش، پێتان دەڵێم ئێوە کچ و کوڕی کێن. کاتێک کە تۆ گاڵتە بە فەقیر و بە هەژارێک دەکەی، ئەگەر چاوێک بە مێژووە بخشێنی زۆر باشە بۆی بزانی باو باپیری تۆ چیان هەبووە. جەنابەت کاتێک کە گاڵتە بە فەقیر و بە هەژار دەکەی، لوتت بەرز ئەەکەی بەرامبەریان، وا بزانم جەنابەت باوکت مارسیدسیە بۆ کاتی خۆی، باوکت لێکزیسیە بۆ نازام چی هەبووە، باوکت جاریوە خاوەنی مریشکێک و مەڕێک نەبووە. فەقیری عیبە نییە، مەبەستم ئەوە نیە تانەوتە شەر بدەم، مەبەستم ئەوەیە بزانە کوڕی کێ کچی کێی. پێویست ناکە بەم جۆرە تۆ پۆز لێ بدەی بەسەر خەڵکی فەقیر و هەژارە، چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ناڕواتە بەهەشتەوە هەر کەسێ بەقەد مسقالە زەڕێ تەکەببور لە دڵیا بێت، لوتبەرزی لە دڵیا بێ، خۆ بەزلزانین لە دڵیا بێ، لا يدخل الجنة من كان في قلبه مثقال ذرة من كبر. جا تۆ هەر بۆ خۆت تەکەببور کە، هەر خۆت بە گەورە بزانە، بە دڵنیاییەوە ئەوەی تەکەببوری هەبێ و لوت بەرز بێ لە ئاستی خەڵکی و لە ئاستی فەقیر و هەژارەکان، بە دڵنیاییەوە خوای گەورە نایخاتە بەهەشتەوە. کەواتە بزانە کوڕی کێی، باوکت کێ بوو، دایکت کێ بوو، باپیرت کێ بوو، ئەو جا تۆزێ بە خۆش تا بچۆرۆ کە جەنابەت بزانە خۆت و باو باپیرت پێش پرۆسەکە و پێش ڕاپەڕینەکە چیتان هەبوو. بۆیە ئینسان تۆزێک ئەگەر بە خۆیان بچێتەوە زیاتر لوت بەرزێکی دەشکێنێ. بەڵام کاتێک کە سەیری پشتی خۆی نەکرد و نەیزانی کوڕی کێ و کوڕەزای کێ و کچەزای کێ، زۆر جار لوت بەرزەکە زیاتر ڕووی تێکات. بۆیە گاڵتە بە فەقیر و هەژارەکان مەکەن. ئەو کەسانی کە خۆڵ و خاشاک زبڵ بۆ ئێمە فڕێ ئەدەن، شایستەی ئەوە نین کە گوێیان پێ بدرێت. ئافرەت گوێم لێ بووە ئەو کەسانی کە ئیشەیان کردووە کاتێک کە سەتڵەکەی فڕێداوە فەقیرە وتێتی یا ڕەبی کوێربی. ئافرەت لەولاو گوێنی ناشرینیان پێدرێ، سوکایەتیان پێکرێ. بەداخەوە ئەگەر هەژاری وای لێ نەکات، بەخوا مەجبور نییە بۆ جەنابت و بۆ جەنابم خۆڵ بڕژێنێ، زەبڵ بڕژێنێ، خۆڵ و خاشاکی من و تۆ فڕێدا. ئەوە هەژاری وای لێ کردووە، خوای گەورە ویستی لێ بە یەک چرکەیە تۆش ئەکاتە کەسێک لەوانەیە کە خۆڵ فڕێ بدەی. بۆیە گوێن مەدە بەوانە، سوکایەتیان پێ مەکە. من داوا ئەکەم لەو کەسانی کە کۆمپانیایان هەیە، داوا ئەکەم لەو کەسانی کە لە شارەوانیەکان دەستیان دەڕوا، داوا دەکەم لەو کەسانی کە دەتوانێت ئەم قسەی من بگەێنێ بەوان. یەکێک لە هۆکاری ئەوەی ئەو فەقیر و هەژارانە کە جوێنیان پێ ئەدرێکێ لە هۆکارەکان لوتبەرزی خەڵکە، یەکێتر لە هۆکارەکان ئەوەیە سایاقەکان زۆر بە سەریعی دەڕۆن. ئەگەر ئەیان ناسن نەسیحەت و ئامۆژگاریان بکەن، بڵێن ئەوەندە بە پەلە مەڕۆن، ئەو فەقیرانە هەمویان وا دەپۆشۆکێن، هەر نازان چۆن سەتڵەکە فڕێدەن، چونکە سایاقەکە دەزانێ ئەمانە هەندێکیان فەقیرۆکەن، لەبەرەوەی ئیشەکەی نیو سەعات زووتر تەواو بێ، زۆر بە سەریعی دەڕۆ، ئەمانیش دەپەشۆکێن، نازان چۆن ئیشکە فەقیرانە. بۆیە گوێن بەوانە مەدەن. ئەو کەسێک کە گوێن بەوانەدا و بە چاوی سووکەوە تەماشای ئەوان دەکا، من پێی دەڵێم جەنابیشت خۆڵ ڕێژی خێزانتی، بەس هەستی پێ نەکردووە. دەڵێ چۆن؟ ئەگەر 2 ڕۆژ ئەو کەسەی کە تۆ گاڵتەی پێیەکەی 2 ڕۆژ 3 ڕۆژ نەیە بۆ کۆڵانەکەت و خۆڵ و خاشاکەکەت فڕێنەدا، جەنابەت ئەبێ بە ئەمری خێزانت هەرچی زبڵی ماڵەکەی بکەی ناو سیارەکەت بەرفڕێیتی.
کاتە خۆش خۆڵ ڕێژی بەڵام هەستی پێ نەکردووە بەڵام بە جۆرێکی تر بۆیە سوکاتی بە خەڵکی مەکە ئەوانە فەقیر و هەژارن جوێنیان پێمەدەن قسەی ناشرینیان پێمەکەن چونکە ئەوانیش خزمەتکار و کۆیلەی ئێوە نین ئەوانە هەژاری وای لێکردوونەکە خۆڵ و خاشاکی بەردەم ماڵەکەی تۆ فڕێدەن لە جاتی ئەوەی بڵێ ئەو 5,000 و 10,000 و 25,000 یارمەتیەکیان بدەی ئەچی جوێنیان پێدەی سوکایەتیان پێ دەکەی ئەی نازانی خوایەک هەیە ئاگای لە هەموو شتێکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم پیاوی وا هەیە ئافرەتی وا هەیە ئەگەر بێتە ماڵەکەتان بێتە ماڵتان لە دەرگای حەوشەکە زانێت چی لێکەنێوە یەک پاڵێکی پێوە ئەنێن ئەمجا دەرگای حەوشەکەشی بەسەرا داخن یعنی لا ئێوە هیچ ڕێزێکی نییە بەڵام دوعاتان لێ بکە خوای گەورە یەکسەر دەتان مرێنێ واللهی لەوانەیە ئەو کەناسەی ئەوەی کە خۆڵ پاکاتە پێی دەڵێن کەناس خوای گەورە ژیانیان خۆشکە خوای گەورە ئەو کەسانش لود بشکێنە کە سوکایەتیان پێ دەکەن ئەوەی کە ماڵەکەی بەردەم ماڵەکەی تۆ و دوکانەکەی تۆ پاک دەکاتەوە ئەوە مەرجنی بێ ڕێز بێ لەوانەیە قسەیەکی پێ بڵێ سوکایەتیەکی پێ بکەی یەک دوعایەکە لێ بکە هەتا ماوی خێر و خۆشی لە خۆت نەبینی نازانی ئەوانە فەقیر و هەژارن نازانی ئەوانە فەقیرن لەوانەی لەو کەسانە بن کە خوای گەورە ئەوان داوای هەرچی لێ بکەن خوای گەورە پێیان دەبەخشێ بۆیە ئاگاداری خۆت بە خۆش زبڵ فڕێدەری خێزانتی هەروەکو چۆن ئەوش لەبەر خاتری خێزان و مناڵەکانی زبڵ فڕێدا جەنابیش زۆر جار بە سیارەکە زبڵ فڕێدا کەواتە لوتت بەرز نەبێ بە خۆتا بچۆرەوە هەستێک بە خۆت بکە ئەوانە حەز ئەکەن وەکو تۆ ژیانیان خۆش بێ بەڵام خوا ئەوەندەی پێداون گاڵتەیان پێ مەکەن بەداخەوە ئەمڕۆ کەسانێکەیە کە وەستای خانوو بێ وەستای ئیشی تر بێ لە هەر ئیشێک بێ پیشەیەکی هەبێ کاتێک کرێکارێک لە بەردەمیدایە ئیش دەکا یا چەند کرێکارێک یا چەند شاگردێکی لە بەردەمدایە سوکایەتیان پێ دەکات جوێنیان پێدا قسەی ناشرین دەکا بە شاگردەکان بۆ شاگردە خزمەتکاری تۆ نییە ئەوش هاتۆ کەسابەتەکە نە کوڕی تۆیە نە کۆیلە و عەبدی تۆیە شاگردێکە جەنابیشە ڕۆژێک بوو خۆت شاگردی بەردەم خەڵک بووی ئەمڕۆ بوویتەتە وەستا گاڵتە بە خەڵکی مەکە جوێن بە کەسێک مەدە وەڵڵای وەستای وا هەیە کوردوەتەنی وەکو گەڵای دار جوێن بە شاگرد و کرێکارەکان دەدا ئەگەر یەک غەڵەتێ بکە یەکسەر جوێنێکی پێدا لەبان دیوارەکەوە لە ناو مەطعەمەکەدا لە ناو حەی سەناعەکەدا لە هەر شوێنێکا بێ قسەی ناشرینی پێ دەکات باشە ناترسی دوعات لێ بکات ناترسی ئەو کەسە دوعایەک لێ بکات خوای گەورە تووشی دەرد و بەڵات بکە یعنی کەسێک هاتووە فەقیری و هەژاری وای لێ کردووە لەگەڵ جەناب تا ئیش بکات تۆش ئەچی سوکایەتی پێ دەکەی جوێنی پێدەی وا دەزانی کۆیلەی تۆیە نەخێرە کۆیلەی تۆ نییە بەخوا براکەم بۆیە با ئاگامان لە خۆمان بێت ڕێز و حرمەتی ئەو کەسانە بگرین کە لە ژێر دەستمانان قسەی ناشرینیان پێ نەکەین مامۆسای بەڕێز با لە قوتابخانەکەدا قسە بە قوتابیەکان نەڵێت ئەوەی کە شاگردی تۆیە قسەی پێ مەکە ئەوەی قوتابی تۆیە قسەی پێ مەکە ئەوەی کرێکاری تۆیە قسەی پێ مەکە جاری وایە لە هەمووی ناخۆشتر ئەوەیە خاوەن خانوو دەچێتە لای خانووەکەی خۆی سوکایەتی بە کرێکار و بە وەستا دەکات ئەڵێ پیاوێکی لوتپەرس هەبوو دەوڵەمەندێ گەورە لە پارێزگایەک لە پارێزگاکانی کوردستان ئەم پیاوە دەڕۆشت ڕۆژانە کورسیەکی دائنا لە بەردەم بیناکەیە دانیشت جوێنی بە وەستاکە ئەدا و قسەی بۆ کرێکارەکە دەکرد و کوێر بن دەستان بشکێ قاشتان بشکێ بۆوا دەکەن بەردەوام قسەی پێیان دەکرد بێمنەت بوو ئەم ڕۆنایی بخوت بەیانی کەتە دێنم کێشەم نییە پارەی هەیە ئەو کەسێک کە لەگەڵیان نابوو دەڵێ ڕۆژێک وەستا بووم کاتێکم زانی کەسێک هات شێت بوو شێتی تەواو هات کردی ئەمەی کابرای دەوڵەمەنە ئەوە ڕای وەشانە بان کورسێکە وتی بۆ لە خۆت بایویتە ئەو لوتبەرزیە چییە بۆچی جوێن بۆ خەڵکە فەقیر و هەژارە ئەدەی نازانی کفنەکەت گیرفانی نییە بەبێ دینار و دەرهەمە ڕۆیتە ناو قەبرەکەتەوە بۆچی سوکایەتی بەم کرێکار و وەستایانە دەکەی ئەڵێ ئەم پیاوە بە تەمەنە کاتێک کە ئەم شێتە ئەوە نەسیحەتی کرد دوای ئەوە ئەها دەبان کورسیە دائەنی یەک قسەی ناکرد حەقی بەسەر کەسەوە نەما تەواو بۆ خۆی عاقڵ بوو تۆیش کفنەکەت گیرفانی نییە پۆز لێ مەدە
بخۆتا بچۆرەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمی يدخل فقراء المؤمنين الجنة قبل الأغنياء بنصف يوم 500 عام. بزانە تۆ فەقیر و هەژار و داماوی یە هەژارەکان داماون. خۆشەویستی خوا فەرمیێ صلی الله عليه وسلم فەقیر و هەژارەکانی ئومەتی من، فەقیر و هەژارە ئیماندارەکان بە نیو ڕۆژی قیامەت، ڕۆژی قیامەت 1000 ساڵە، بە نیو ڕۆژ پێش دەوڵەمەندەکان ئەچنە بەهەشتەوە. واتە خەڵکی فەقیر و هەژاری ئیماندار 500 ساڵ پێش لوتبەرزەکان و دەوڵەمەندەکان دەچنە بەهەشتەوە. تۆ بۆ خۆت وەستێنراوی نازانی چیت بەسەراتیە، فەقیرەکەش بۆ خۆی لە بەهەشتایە 500 ساڵ پێش تۆ چێتە باشتەوە. کەواتە تۆ فەقیر و داماوی کە گاڵتە بە فەقیر و هەژار دەکەی، نەک ئەوان 500 ساڵ پێش تۆ چنە باشتەوە. گاڵتە بە فەقیر و هەژار مەکە. فەقیر و هەژار لای خوا زۆر بەڕێزە، ئەگەر بەڕێز نەبێ 500 ساڵ پێش دەوڵەمەندەکان ناچێتە بەهەشتەوە. کەواتە ئەوەی کە فەقیر و هەژار بێ و ئیماندار بێ و سپاسی خوا بکە، لە قیامەتە زۆر زۆر جێگای لە دەوڵەمەندەکان خۆشترە. کەواتە با بە خۆمان دابچینەوە ئاگامان لە خۆمان بێت. برای بەڕێزم، خوشکی بەڕێزم، بە لوتبەرزی گەورە نابیت، بە تەکەببور و لە خۆبایی بوون گەورە نابی، بەڵکو بچووک دەبیتەوە. پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم يحشر المتكبرون يوم القيامة أمثال الذر في صور الرجال يغشاهم الموج من كل مكان. ئەو کەسانی کە تەکەببوریان هەیە، ئەو کەسانی کە لوتیان بەرزە، ئەو کەسانی کە سوکایەتی بە خەڵکی دەکەن، ئەو کەسانی گاڵتە بە خەڵکی دەکەن، ئەو کەسانی خۆیان فەزڵی خۆیان ئەدەن بەسەر خەڵکیە، بە چاوی سووکە و تەماشای خەڵکی دەکەن. خوای گەورە لە ڕۆژی قیامەتە چۆن حەشریانەکە؟ خوای گەورە حەشریان دەکا، شکل و شێوەیان شکل و شێوەی مرۆڤە، بەڵام بەقەت مێرولەیەکی سووری بچووکەیە. مێرولە سوورە بچووکەکان، مێرولە هەیە سوورە زۆر بچووکە، بەقەت ئەوە دەبن. خۆ ئەوەندە بچووکیان دەکاتەوە چونکە لە دنیادا خۆیان زۆر بە گەورە دەزانی، ئەبێ بەقەت مێرولەیەکی سووری بچووکیان لێبێت. مێرولەی سوور هەیە، زۆر لە ڕەشەکانیش بچووکترە. بەڵام پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله علیه وسلم لە هەموو لایەکەوە زەلیلی و سەرشۆڕی و ڕسوایی دانی گرتووە. حتا زانایان لە شەرعی حەدیثا دەفەرمون ئەوەندە زەلیلن خەڵکی ساحەی مەحشەر بەبانیان ئەڕوا، هەروەکو چۆن قاچبان مێرولە ئەڕواتۆ، مێرولەبانی ئەڕۆیت و جێی دەهێڵی. ئەو کەسە متەکەبیرانە لە ڕۆژی قیامەتە ئەوە خەڵکی بەسەریان ئەدەڕوا، چونکە لە دنیادا تەکەبوریان نەبوو بەرامبەر بە فەقیر و هەژارەکان و لوتیان بەرز بوو. کەواتە بە خۆتا بچۆرە برای بەڕێزم، خوشکی بەڕێزم، سوکایەتی بە فەقیر و بە هەژارەکان مەکە. یا ڕەبی خوایە و کەسانی سوکایەتی بە فەقیر و بە هەژارەکەن، ئەگەر ئەهلی هیدایەتن هیدایەتیان دەی، ئەگەر نا خوای گەورە تۆڵەیان لێ بکەیتەوە. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ڕوو دەکەمە دەوڵەمەندەکان، ڕوو دەکەمە ئەو کەسانی کە سوکایەتی بە فەقیر و بە هەژارەکان دەکەن. پێ دەڵێم براکەم، خوشکە بەڕێزەکەم، لوتبەرز مەبە لە ئاستی فەقیر و هەژارەکان، چونکە تەنها ئەوان بە کەڵکی تۆ دێن. چۆن؟ لە دوای مردنت کاتێککە تۆ دەمری، تۆی دەوڵەمەند، تۆی پۆز لێدەر، تۆی لوتبەرز، باشە کێ قەبرت بۆ هەڵەکە نییە؟ کێ خۆڵەکە بەسەر تا؟ فەقیر و هەژار یا دەوڵەمەند و بەرپرسەکان؟ مەسئولەکەت یە خۆڵکە بەسەر تۆ؟ ناوەڵڵا. دەوڵەمەندە گەورەکان دێن خۆڵ بەسەر تۆ بکەن، قەبر بۆ هەڵکەرن؟ ناوەڵڵا. بەس فەقیر و هەژارەکان یارمەتی تۆ دەن. کێ کفنی تۆکە؟ فەقیر و هەژار. دەوڵەمەند و بەرپرس نایە کفنی تۆ بکات. کێت کفنەکەی بۆ تۆ کڕیوە؟ والله بەعام کفنەکانش کە دێتە مزگەوتەکانەوە هەر خەڵکی فەقیر و خەڵکی سادەی کڕن. دەوڵەمەندەکان مردنیان هەر لە بیر نییە، بەرپرسەکان لە بیریان نییە هەتاکو کفنێ بکڕن بۆ خەڵکی، بەڵام ئەبێ کفنی فەقیر و هەژارەکانیش دەبەرکەن. بۆیە بە خۆتا بچۆرەوە، هەر ئەوانن زیاتر نوێژ لەسەر جەنازەکەی تۆ دەکەن، هەر ئەوانن بە کەڵکی تۆ دێن دوعای خێرت بۆ دەکەن. کەواتە بزانە ئەو فەقیر و هەژاری ئەمڕۆ تۆ گاڵتەی پێ دەکەی، سوکایەتی پێ دەکەی، ژوێنی پێ دەی، ڕۆژێک دێت دەبێتە کەسێکی بەوەفا بۆ تۆ، هەتا ماوی ڕێزی لێ بگرێت، چونکە لە دوای مردنت ئەو بە کەڵکی تۆ دێ، ئەو کفنتەکە، ئەو دفنتەکە، ئەو دەتشۆرێ. کەواتە ئاگاداری خۆت بە، بەخوا دەوڵەمەند و بەرپرس نایە تۆ بشۆرێ، جەنازەکەت بشۆرێ،
جەنازەکەش بەخوا هەڵناگرن ئەوان فەقیر و هەژار جەنازەکەت هەڵەگرێ کەواتە ڕێزیان لێ بگرە هەتا ماوی ئەگەر غەڵەتیش بەرامبەریان کرد و داوای لێ خۆشببوون لە خوای گەورە بکە و لە مەولا هەوڵدە ڕێزی تەواویان لێ بگرە. لە شاری مەدینە پیاوێک هەبوو خەڵکی لادێ بوو لادێ گوندنشین بوو ناوی زاهیری کوڕی حەرام بوو ڕەزای خوای پەروەردگاری لێ بێ بەڵام ئەم پیاوێکی هەژار بوو لە دەرەوەی مەدینە ئەژیا خەڵکی لادێ و گوندەکان بوو زۆر جار شتی دەهێنا بۆ شاری مەدینە لە شار شتەکانی ئەفرۆشت و دەیکردە پارە و شتومەک و دەڕۆشتەوە بۆ دەیەکەی خۆی بۆ گوندەکەی خۆی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم زاهیرەی زۆر خۆشەویست بەڵام پیاوێکی هەتا بڵێ ناشرین بوو پیاوێکی زۆر ناشرین بوو بەڵام ئەوە گرنگ نییە تۆ ناشرینی یا جوانی هەزارەها جوانەی خۆڵ دەبنە خۆڵ و سوتەمەنی جەهەنم هەزارەها خەڵکی ناشرینیش هەیە لە فیردەوسای بۆ خۆی لای خوا جوانی ناشرینی نایخوا چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم إن الله لا ينظر إلى صوركم خوای گەورە تەماشای شکل و شێوەتان ناکات جوانی ناشرینی بۆیە خوشکە بە ڕێزەکەم ئاگادار بە خۆتا بچۆرەوە لەوانەیە ئەو کەسەی تۆ بە ناشرینی ئەزانی گاڵتەی پێکەی چەند ناشرینە بەتایبەتی ئافرەتان زۆر گاڵتە بە خەڵکی ناشرینەکەنەوانەی کە جوانن لای خوای گەورە ئاسانە بە یەک چرکەی دەم و چاوت هەڵکڕوزێنێ بتکاتە فلیم نەتوانی بێتە دەرەوە لای خوای گەورە ئاسانە هەموو دەم و چاو بکاتە بەڵەک ڕووی ناو مەجلیست نەمێنێ بە خۆتا بچۆرەوە. ئەم پیاوە هەژارە ڕۆژێکیان هات بۆ شاری مەدینە زاهیری کوڕی حەرام ڕەزای خوای لێ بێ پیاوێکی هەژار و فەقیر پێغەمبەری خوای ساسم ناو بازاڕا بینی لە بازاڕی مەدینە حەدیثێکی صەحیحە لە دواوە باوەشی کرد بە زاهیری کوڕی حەرامدا باوەشی پیا کرد ئەمیش خەڵکی گوندە تۆزێ ترسا وتی ئەوەی کێ منی گرتووە با بەرم دات ئاوا لای کردەوە تەماشای کرد پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم ئیتر حەزی نەکرد کە زانی پێغەمبەری خوای ساسم باوەشی پیا کرد دواوە حەزی نەکرد لاشەی لە لاشەی ببێتەوە ئەوە لە دواوە گرتی بەتونی بۆی زۆر جوڵە نەکات. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو سوعبەتێک وەکو پێکە خۆشیەک فەرمووی کێ ئەم عەبدە لە منە کڕێیە کێ ئەم عەبدەیە کڕێیە ئەویش فەرمی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دیارە من بە کەسێکی کەم ئەزانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە سوعبەت پێیوت بە پێکەنینەوە فەرمووی کێ ئەم عەبدەیە کڕێیە فەرمی نەخێر والله ئەی زاهیر تۆ کەسێکی خراپ نیت تۆ کەسێکی خراپنی لای خوای پەروەردگار تۆ لای خوا زۆر بەڕێزی هەر بۆ سوعبەت و خۆشی واموت طبعا هەمووان عەبدی خوای مەبەستم چی ئالەمەوە فێر بە ڕێزی فەقیر و هەژارەکان و ئەو کەسانەش بگرە کە ناشرینن کەسێکت بینی دەم و چاوی ناشرینە گاڵتەی پێ مەکە لای خوا ئاسانە تۆ بکات تۆش بکاتە عیبرەت لەو خراپتر کەواتە پۆز لێ مەدە. ئەو فەقیر و هەژارانە دڵخۆشکە کەسێ بینی فەقیر و هەژارە لە جیاتی و جوێنی پێ بدەی دەستخۆشیکی لێ کە با دڵی خۆش بێ با لەناو کۆمەڵگادا هەست نەکەن کە ئەوان کەسێکن خەڵکی حەزی پێیانێ بێزیان لێ دەکاتەوە. ئەوە پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم لەگەڵ فەقیر و هەژارەکانە ئاوا بوو قسەی خۆشی لەگەڵیان کرد ڕێزی لێ کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆری خۆشەویست فەقیر بوو لادێیی بوو ناشرین بوو بەڵام لای خوا بەڕێز و گەورە بوو. کەواتە با بە خۆمەدا بچینەوە کاتێک کە تۆ جوانی ئازایەتی خۆت نییە ئەو خوای گەورەیە لە ناو سک و ڕەحمی دایک تا تۆی ئاوا بەم شێوەیە دروست کردووە ئەوەی کە ناشرینە حەزەکە وەک تۆ جوان بێ ئەوەی کەم و کوڕی هەیە حەزەکە وەک تۆ کامل بێ هیچ کەسێک ئازایەتی خۆی نییە کە جوانە باڵای جوانە هەر شوێنێکی جوانە هەر کەسێکی شوێنێکی جوان نییە و ناشرینە یا بەو شێوەیە نییە کە تۆ پێڵی ناشرین بەڵام جارێ لای خوای گەورە زۆر بەڕێزە تۆ ناشرینی جاری وایە کەسێک گاڵتە بە ناشرینێکە خۆی ناشرینە لای خوا بۆیە دەڵێم بە خۆتا بچۆرەوە کاتێککە جوانی خوشکی بەڕێزم برای بەڕێزم پۆز لێ مەدە لوتت بەرز نەبێ خوای گەورە پێناسەی من و تۆی کردووە ئەمە پێناسەی من و تۆیە جوانی باڵا بەرزی هەرچیەکی یەک پێناست بۆ کراوە ئەلەم نەخلقکم من ماء مەهین خوای گەورە بۆی کە لوت بەرزەکان بشکێنێ دەفەرمێ ئایا من ئێوەم دروست نەکردووە
لە ئاوێکی بێنرخ، ئاوی ژن و پیاو ئاوێکی بێنرخ قێزەون، کەواتە ئەو پێناسەی من و تۆی براکەم بۆچی لوتمان بەرز بێ؟ جوان بی هەر لە ئاوێکی بێنرخ دروست کراوی، ناشرین بی هەروە، دەسەڵاتدار بی هەروە، بێدەسەڵات بی هەروە، دەوڵەمەند بی، فەقیر بی، هەژار بی، هەر چیەک بی، هەر عەشیرەتێک بی، خوای گەورە من و تۆی لە ئاوێک دروست کرد. خۆی فەرمی مائین مەهین، مەهین واتە بێنرخ، بێقیمەت، بێڕێز، هیچ نییە، قێزی لێ کاتۆ مرۆڤ. ئەوەم پێناسەی من و تۆیە، بۆیە لوت بەرزەکەت بشکێنە، گاڵتە بە فەقیر و بە هەژار و خەڵکێک مەکە کە بەلای تۆ جوان نییە. پێ دەڵێم ئەو کەسەی کە گاڵتە بە خەڵکی فەقیر و هەژار دەکەی، گاڵتە بە کەسێک دەکەی عەقڵی تەواو نییە، کەم عەقڵە، فەقیرۆکەیە، گاڵتەی پێ مەکە. ئەوە مشکلەیە کەسێک تۆزێ فەقیر بێ پێوە ڕابێرن، گاڵتەی پێکەن، هۆش کارەساتێترە. من دەڵێم مردن هەموو نازناوێکت لێ ئەسێنێتەوە، هەموو پلۆپایەکت لێ ئەسێنێتەوە. قەت بیستوتانە ڕۆژێک جەنازەیەک کەسێک مرد بێ، مامۆستایەکی ئاینی بوو بێ، وتیانە مامۆستا فڵان کەس بێنن، ناوەڵە جەنازەکەی بێنن، دکتۆر فڵان کەس نا جەنازەکەی نایخوا بەرپرسە، ناڵێن سەرۆک فڵان کەس بێنن، نا جەنازە، ناڵێن وەزیر فڵان کەس بێنن، جەنازە، دکتۆر فڵان کەس نا، ئەندازیار فڵان کەس نەخێر، هیچ وەستا فڵان کەس نا، هەمووی جەنازە جەنازە جەنازە. مردن هەرچی پلەپایە و ڕوتبە هەیە، هەرچی نازناو هەیە کە لە دنیادا هەت بۆ هەمی لێ ئەسێنێتەوە. تەنها ناوێکە بۆ تۆ دەمێت پێت دەڵێن تەرم و جەنازە، جەنازەکەی بێنن تاو، دکتۆری، مهندسی، بەرپرسی، نەجمە و داڵ هیچی نامێنێت، ئەمە هەمووی دنیاییە. بەیانی کە من دەمرم خوای گەورە ئاخرمان خێرکە ناڵێن جەنازەکەی مامۆستا بێنن، هەرڵێن جەنازەکەی بێنن تاو، مامۆستا و دکتۆری و ئەمانە هیچی نامێنێت، کۆتایی بێدێت. کەواتە لوت بەرز مەکە کاتێکە پلۆپایەکت هەیە، کاتێککە ناوێکت هەیە، شۆهرەتێکت هەیە، نازناوێکت هەیە، چونکە مردن هەمووی لێ دەسێنێتەوە. بە جوانێکت ئەمە نازە، بەفر جوانە وایە، کاتێک بەفر شاخەکان دەگرێ و دەشتەکان دەگرێت زۆر شتێکی جوانە، بەڵام یەک تاوێ باران ئەمەی تاوێنێتەوە، عەرزەکە ڕەشەکاتەوە. گوڵ جوانە، زۆر جوانە، لە تۆ جوانتریشەکە پۆز لێدەی، بەڵام سیسە بێتەوە. گژوگیا جوانە، هەمووی وشکە بێ، ڕۆژێکیش دێ تۆش بە هەمان شێوە مردن هەموو جوانێکە لێ دەسێنێتەوە. ئەگەر مردنیش نەبێ پیری پێش ئەوە لێت ئەسێنێتەوە، مرۆڤێک کە 20 ساڵ بووە ڕسمی گرتووە، وێنەی گرتووە، تەماشای کاتێکش 89 ساڵە تەماشای هەر ناڵێ یەک مرۆڤ، ناڵێ دوو مرۆڤی جیاوازن. پیری لێت ئەسێنێتەوە ئەگەر پیر بی، و دوایەوە خۆڵ و خاشاک و ئەمانە کە دەمریت دەبێتە خۆڵ و خاشاک. مارومێر و جوانەکەی تۆ کە پۆستت پێوە لێدا هەمووی دەخوات. بۆیە دەڵێم لە کۆتاییدا دەڵێم ئاگاداری خۆمان بین، شانازی بە باڵا و شان و شەوکەتی خۆتۆ مەکە. باڵام بەرزە، باڵام ڕێکە، جوانم. زين في غمري خواتي دفرمي صلى الله عليه وسلم أفرمي إنه لا يأتي الرجل السمين العظيم السمين يوم القيامة لا يزن عند الله جناح بعوضة، رواه البخاري. پیاوی وا دێ لە ڕۆژی قیامەتە لە دنیادا زۆر گەورە و قەڵە و باڵا بەرز بووە، عەظیم بووە، گەورە بووە، باڵایە جوان، ڕێک و پێک، پیاوە بەخۆ، شان و شەوکەتێکی گەورە، باڵا و بەژن باڵایەکی ڕێک و پێک و جوانی هەیە لە دنیادا. بەڵام کاتێککە لە ڕۆژی قیامەتا دێ، چونکە لە دنیادا زۆر لوتی بەرز بووە، ئەوە کاتە سەیری خەڵکی کردووە، خەڵک لە ئێرانەیەدایە پۆست لێدا، ها من چەندێ باڵام بەرزە، ها فڵان کەس چەندێ بچووکە. ئەو کەسە لە ڕۆژی قیامەتا دێ، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لای خوای پەروەردگار قورسایی و وەزنی باڵی مێشولەیەکی نییە، یەک باڵی مێشولە. العەظیم السەمین، قەڵە و گەورە زەخم، باڵا بەرز، کەتە، بەڵام کە قیامەت هات چونکە لە دنیادا لوتی بەرز بووە، لای خوای گەورە وەزنی چی نییە؟ وەزنی باڵە مێشولەیەکی نییە، یەک باڵە مێشولە. باڵە مێشولە وەزنی چییە؟ قیمەتی هەیە؟ وەزنی بخێتە بان تەرازیوێک ناوەڵڵە. دە ئینسانیش ئاوها بێ
خوای گەورە وەزنی دادەبەزێنێ، خوای گەورە بچووکی دەکاتەوە، ئەوەی متەکەبیر بوو خوای گەورە وەکو مێرولەی سووری لێیەکە، ئەوەی کە زۆر زۆر خۆی بە گەورە بزانێ خوای گەورە بەقەت باڵی مێشولەیەک قیمەت و وەزن و ئەوانەی بۆ ناهێڵێت. کەواتە با بە خۆمان دابچین و لە کۆتایی تا دەڵێم گاڵتە بە فەقیر و بە هەژارەکان نەکەین، گاڵتە بۆ کەسانە نەکەین کە خزمەتی ئێمە دەکەن، ئەو کەسانی کە کرێکار و شاگردن لە بەردەم ئێمەدا، ئەو کەسانی کە دراوسەی ئێمن، جوانن، ناشرینن، دەوڵەمەندن، فەقیرن، گاڵتەیان پێ مەکەن، چونکە خوایەک هەیە تۆڵەت لی ئەکاتەوە لەوانەیە ئەو فەقیرە تۆی گاڵتەی پێکی بە گریانەوە دوعایەک لە تۆ بکە، خوای گەورە خۆت و ماڵ و مناڵیشت وێران و سەرگەردان بکات.